کتێبی لە باوەشی مافیاوە بۆ ڕیزی ئەفسانەکان ژیان و بیرەوەری زیدان بە کوردی کە لەلایەن ڕۆژنامەنووسی وەشیار سەلان عەبدوڵڵاوە وەرجێڕراوە بە ڕاگەیاندنەکان ناسێنرا. ئەم کتێبە لە 192 لاپەڕە پێکهاتووە کە 16 بیرەوەری زیدانی تێدایە و لە 6 بەشی سەرەکی پێکهاتووە کە باز لە ژیانی ئەو یاریزانە دەکات لە سەرەتاکانی تەمەنیەوە تا گەیشتن بە ژیانی پیشەگەری و دواتر بوون باستێرە لە یاریگاکانەوە دواتریش وەک ڕاینەر. ئەم کتێبە دووەمین بڵاوکراوەی ڕۆژنامەنووسی وەرشی ئەرسەلان عەبدوڵڵایە. ئەمە کتێبی ژیانی زێنەدین زیدانی فەڕەنسیا کە دووەم کتێبی منە تا وەری دەژێڕم بۆ زمانی کوردی. ئامانجم ئەوەیە کە تیرۆک و یادەوەریەکانی ژیانی کەسێکی سەرکەوتوو لە بواری وەرزشدا بۆ خوێنەری کورد بجێڕمەوە، چونکە زیدان کەسێکی سەرکەوتوو بووە، هەمووەکو یاریزان، هەمووەکو ڕاهێنەر و هەمووەکو کەسێک کە لە وڵاتێکی دیکەی خۆیەوە بڕێن لە وڵاتی فەڕەنسا کە وڵاتی دووەمی ئەوە دروست بووە، گەشەی کردووە بۆ تا ئەستێرێک. لەبەرەوە خوێندنەوەی تیرۆک و سەربردەکانی ژیانی زیدان بۆ گەنجی ئێمە سوودی دەبێت، دەتوانن سوود لە ئەزموونەکانی ژیانی وەربگرن.